ناتوانی تۆمارەکانی ڕەشکەیتەوە و لەبیری بکەیت. ئەیشان خۆشەویستەکەم، بەڵام ئەگەر نرخی تەواوی خۆت بدەیتەوە ئەوە ئەو مێزەی کە لەسەری هەموو شتێکت دۆڕاند بوو دەگەڕێتەوە و دووبارە لەسەری دادەنیشیتەوە. کاکەدە وەڵامم بدەنەوە. شنگە تەکسە فەرموو؟ ئێوارە باش. من جەنگیز ئەتای لە ماڵەوە پەیوەندی دەکەم. کاک جەنگیز شەو باش. خێزانەکەم داوای تەکسی لێوە کرد بوو؟ بەڵێ دەبێت کە ڕۆیشتووە. دەبایە بە یەکەوە لەوێ نام بخۆین، شوێنەکەم لەبیر کردووە مێشکم نەماوە، بۆیە پەیوەندیم کردووە. هۆتێل ئەستەمبولی گەورە کاک جەنگیز. هۆتێلی ئیستانبولی گەورە؟ سپاس. ڕاستەکە نەمەتوانی بزانم دەی یان نایی. بەڵام خۆ دەزانی کە بۆ هاتووم. پێش ئەوەی بێ ئەوەم دەزانی. بۆ؟ چونکە نە جەنگیز نە باوکت نە عومەریش هیچ جێچێک لەوان نا. ئەوە منم کە ژیانی تۆ تەواو دەکەم. ئەوانی شەمان قسەی تۆیان دەکرد. چونکە ئەوان بە حسابی خۆیان زۆر باش تۆیان ناسی بوو. ئەی تۆ؟ هیچ کەسێک ڕاستی نازانێ ئەیشان. تەنانەت منیش؟ بۆچی؟ بۆچی وایە؟ چونکە ئەیشانێک کەس نییە. چەندین ئەیشان هەیە لە ژیاندا، هیچ کامیان درۆ نییە، هیچ کامێکیان خیانەتت لێ ناکە. ئەو ئەیشانەی ماچت دەکا هەمان ئەو ئەیشانەیە کە لە دوورەوە زۆر لێت دوورە. ئەو ئەیشانەی پەیمانت پێدا، ئەو ئەیشانەیە بێ ئەوەی پەیمانی دابێ دەڕوا. ئەو ئەیشانەی دەستت دەگرێ، ئەو ئەیشانەیە دەڵێ خۆشم دەوێی. هەمان ئەیشانیشە کە لە پشتەوە چەقۆ لێدەدا. هیچ کامێکیشان درۆ نییە، هەمویان ڕاستین، هەمویان جوانن، هەمووشیان ئەیشانن. بۆچی وا سێر دەکەی؟ دەتەوێت چی بڵێ؟ دەتەوێت شتێک بڵێ؟ ئەوانە پێش من تەنها یەک ئەیشانیان ناسیوە، تەنها لەگەڵ یەک ئەیشانیش خۆشیان کردووە، تەنها یەک ئەیشانیان خۆش دەویست. من هەموو ئەیشانەکانم خۆش دەوێ، هەمویانم دەوێ. بۆ من چی دەمێنێتەوە؟ گەر تۆ هەمویان ببێ کامیان بۆ من دەمێنێتەوە؟ هیچ کامێکیان، چونکە تۆ تەنها بەشی من دەکەی. خزمەتگوزاری ژوورەکەمان بان کردووە، لەوانەیە دوای برسیمان. چیت داوا کردووە؟ ئەی خوا لە نارتان ببە.
باشە مادەم جێگای گەرم هەیە بەم سەرمایە چی دەکەین لێرە ها بم کاتە؟ پێم بڵێ چیت پێ بڵم بۆستە بزانم وەکو تویانە قسە مەکە خۆشەویستی بکە ئێدە بیڵێ ها؟ بیڵێ ئەخر جارێ دەبێت شتومە کۆمانە بکڕم پێویست ناکە خۆم هەموو شتەکانی لەبەر دەکەم کێ ناوەکەی بڵێ هی عومەر دواتر چەکەکەی بەدەستی دەگرین باش ڕۆیشتووی بەردەوام بە دواتر تۆ دەچێ لای ئەو منیش دەچمە قومارخانەکە و پارەکە دەدەچم و باری دەکەم و بەسەر میلی ئەوی دادێنی تەواو دەی کێ بەسەر ملی کێی دادێنی چێش دەوە وەردەگری حەز لێ ناوی بهێنم ها عومەر 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 ئەوە کێیە؟ کورە حیوان ئەی خوا لە ناوتان بە کاکە عەلی گاسەمان دەکرد بەڕاست بەتەنا گاسەم و هیچ دەگۆڕینە کاکە وەستە دەڕاوستە عەلی ئەیشان تکای شتێک بڵێ ئەخە دەزانی ئێستا چی دەکا؟ دەزانی ئێستا چی دەڵێ؟ ئێستا دەچێ بە عومەر دەڵێ تۆ خەبەردایە بە ئەنقە سوات کرد تا عەلیش بێتە ناو ئەم کارە تا چارەی ترم نەمێنێ چارەی ترت نییە بڕۆ ڕایگرە کارەکەت فەشەلی هێنا دەڵێ قبوڵ ناکەم قابلە عەلی نەناسم ئەو چۆن عومەر دەفرۆشێ نایفرۆشێ بشی کوژی ئەی کەوایە بۆچی ناڕوا بۆچی هێشتا چاوەڕوانە کارێکی باشت کرد هاو بەش ئەوەی تر خۆم چارەی دەکەم لەمە دوای ئیتر ئەیشان لەگەڵ منە لە جەنگیز بێ هیوایە منیش لە جەنگیز بێ هیوام ئیشی ئوتێلەکەش پارێکی باش بەدەست دێنێ جەنگیز هیچی نییە بێهێزە زیادەیە ئەو لە نێوانەکە دەردێنین بەڵام پێویستم بە یارمەتی توێیە کوڕە هیچ
ئەوە تو نەمردی کوڕە تۆشن ئۆتۆمبیل فڕە نەداخوارەوە من یاریم بە تۆ کرد خۆ یاریم بە خۆم نەکرد ئەرێوە چێ دەتانەوەی مێشکم تێکدەن هەموو شتێک یاری بوو هەموو شتێک یاریە چیتان دەوێ دەزانم کۆمەڵێکشت ڕوو دەدەن زەحمەت شەوە مێشکی خۆت باشیان لێک بدەیتەوە تێدەگەم لەبەرەوە باکەمێن کارەکەت بۆ ئاسان بکەم ئێمە بە یارمەتی جەنابتان جەنگیز لە ژیانمان دەکەینە دەرەوە وەهاش پیشامە دەکە تووڕە بوویت تۆ زۆر حەز بە چارەوە پیاوە ناکەیت حەز نەکردن شتێکە و شکاندنی شتێکی تریا گەرد و بارە بیکەمەوە چی بێ بەهار دەڵێ هەتی تۆ بیر لە بەهار ناکەیەوە بیرم کردەوە تۆش بیر بکەوە بیرکەوە گەر ئەو کارە بکەی ئەو بەهارەی دڵی شکاوە بە هەردوو پێیەکانی خۆی و کردنەوەی باوەشەوە بەرەو کاکە عەلی ڕادەکا کوڕاخر تۆ چی چ پیاوێک ئەو کارانە دەکاوەی تۆ دەیکەی پیاوێک کە دەزانێت لە ژیانتدا زۆرترین شت چێکایەتەوێ گەیشتی بۆ وەستاوی بۆ ناچ پێی بڵێ ئێوارە باش میوانێکەیە بەناو ئەیشانێتای لە ئۆتێلەکەتان باشە لەکوێیە؟ باڵێ بەڕێزم هەیە دەتەوێت پێم پێ بکەی؟ ئەوانە با بێتم مفاجعە ژمارە چەندە؟ ببوورە ناتوانین ژمارە ژووری میوانەکان بدەین کلیلەکە لە خزمەت داین زۆر سپاس ئەزەل ئاگدار بە بمان بوورە ئەوەش کەمە تۆماترساند بەڵام کاتێک لە پاڕێگرەکەوتی ئەیشانم کرد ئەوە چێت تووڕە بووی کاکە وتمان بایارێک لەگەڵ تۆ بکەین وانێ عەلی تێبگەنە دەی بەڵێ ئەزەل پەیوەندی کرد و وتی بە ساڵیاتی ژنێنانی جەنگیز بێتم فازە یانی یاری بوو دەمویست تەلەفۆنیش بۆ بکەم کرا وتێ لە ئێشانم بینیوە بەڵام تۆ لە ئێمە خلاتە دەرچووی تووڕە نەبووی وانە ئەیشان گەر من بەڕاستی بە تەمای شتێک بوومە مێردەگیانەکەم چۆن ئەوە هەموو شتێکم بەجێ دەهێشت بڵێم چی وتم لەوانەیە بە حەزێکی گەورە و ڕۆیشت بێ یان ئەوە تا یاریەکم لەگەڵ کردووەم بەڵام تۆ شایان بووی ساڵیادی گواستنەوەمان پیرۆزە مێردەگیانەکەم بەڵام من خۆ هەریز یاریەکم نێناوە مەلەرزە جەنگیز گەر شتێکی ترسناکە بۆیە هاوڕەکانمان لێرن بەڕاستی ئێوە هاوڕێن ڕۆح و گیانن باشترین هاوڕێن بەتەن قەرزاریشم ئێوە هاوڕێن بەسە ها لێوە دەسرەوە جەنگیز دەی جەماعەت با بچینە دەرەوە دەی هەڵسوکەوتکردن لەگەڵ ڕابردوو زۆر زەحمەتە خوارزە حیساباتکردن لەگەڵ ڕابردوو لە هەر شوێنێک بێت شتێکی مستەحیلە بەڵام ئەگەر یەک جاریش بیریت کردبێتەوە لە سەرکەوتن بەسەر ئەو چیایە
نەک تەنهایی خۆت بەڵکو ڕابردوو دوژمنەکانیشت بیر دەکەوێتەوە و بیرت کونکون دەکات. سێرگە ئەنگوستیلەکە خۆم دروستم کردووە تا بەیانی نەخەوتومە خەریکە جێژ دەبم ها. هەری کوڕم تۆ هەر بەڕاستی جێژی پیاوی چاک بە لێرە بڕۆ ئاخر چ کارێکت لێرە هەیە؟ ئەو دەڵێ چی کاکە عەلی؟ چاوت بکۆ کوڕم چاوت بکۆ تێدەگەی. بۆ کاکە چی بووە؟ عومەر کلیلەکە لە ژێر دەرگاکەیە. شتێک بێزاری کردو کاکە؟ ئالو دەی بڕۆ ژوورێ دەی بڕۆ ژوورێ و دیارێ بەو کچە بە. نەک تەنها بەرەو ڕابردووی خۆت بەڵکو بۆ ماوەیەک بەرەو ڕابردووی ئەوانیش دەگەڕێیتەوە. پێویستە لەو ئەزە لە ڕزگارم بێ پێویستە خۆم پاک بکەمەوە. بەرەو ماڵ بەرەو بەهار بەمگەیەنە لای بەهار. تخوا بەم جارە لێک گیان نەبینەوە. تاو ئەمە دووە جارە. ئێستا دەگەڕێمەوە. چی بوو؟ باشە چاوەڕێ دەکەم قابیلە چییە؟ ئەگەر بێت و بەسەر شوێن پێیەکانی ئەواندا بچیتەوە ئەوە لەوان زۆر نزیک دەبیتەوە بۆیە پێویستە زۆر بە ئاگابیت. هەرچەندە بیریان ناکەوێتەوە کە تۆ کێی بەڵام ئەگەر خۆیان لە تۆدا ببینەوە ئەوە ئەو شتانیان بە خەیاڵدا دێتەوە کە بۆ خۆیان کردویانە. ئایشان یەک دەقە عومەر خۆم دەگۆڕم. دیارەکەم بۆ هێناوی. شتێکی جوانە؟ هیچ نازانم شتێک وەستی خۆم دروستم کردو. بەدڵتە؟ ئەوە شتیاری منە. با نێتە ژوورەوە. نایەتە ژوورێ. چۆن دەزانی؟ چونکە ئەو دەناسم. ئێستا دەیبینی؟ پێم وتی حەزم لە دیاریەکە. پێمە ژوورێ؟ جارێ نا. ئەو کارە دەکەی کە قسەمان لەسەر کرد. دەیکەم. بەڵێن بێ دەیکەم. ئایشان ها دەی بیرت دەکەم. منیش بیرم کردی خۆشەویستم. دەستت بە خوێن داهاتووە. کە دروستم کردوای دەهات. جوانە؟ زۆر جوانە. سپاست دەکەم. ئەمە جوانترین دیارێ وەرم گرت بێ خۆشەویستم. بەڵام مەترسی ڕاستەقینە لە ڕێگای تۆڵە وەرگرتنەوەدا. اینجا وەرە. زانینی ڕاستیەکان نییە لەلایەن دوژمنەکانتەوە. ئای خوایە. ئەو منم؟ ها؟
کێ من کێم کێ باشە تۆ کامە ئەیشانی کامە ئەیشانی بەڵکو لە ڕاستیدا مەترسی ڕاستەقینە ئەوەیە کە کاتێ خەریکی شاردنەوەی ڕاستیەکانی خۆتی لە ڕاستیەکانی ئەوان تێنەگەی. دووبارە زۆر سپاس. خواحافظ. شەوشات. ئەها گەرمنیش مازنەکەی دڵم دەشکێ ها کاکە دەزانی دیاری هەرچەند پێوەمان لێ خەرکەمە بەڵێ باش بەیانیتر دەبینەوە دەی کشکش چی دەکەم من کێم شایانە منی ئەمە شایانی من نییە شایانی من نییە شایانی من نییە خوشکە لە خەو هەستام ئەفەرین بۆ تۆ تات لێیە دیسان تات لێ هاتووە نەخۆشی ها خۆزگە دەمردی تا من ڕزگارم وایە خۆزگە دەمردی خۆزگە بۆچی ئەوە وەستاوی بۆچی مەگری بەسە ژیانی منت فەوتاند گوێت لێمە وەرە کچێ بڕۆ دەرەوە دەی بڕۆ دەرەوە وتم بڕۆ بەهار خوشکە لێم گەڕ بابا لێت ناگەڕێم جێت ناهێڵم نامەیە مەرگت ببینم ژیانی من ناتوانم جێت هێڵم گوێم لێ هیچ شتێک نییە گوێم لێ نییە بەجێت ناهێڵم مەرگە ناگرم